تیپی خوار حەڤدە ساڵانی هەولێر لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی عێراق و لە کۆمەڵەی باکوور لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەورۆز کرد. لا نیوە یەکەم لە خولەکی سێزدە محەممەد دارای یاریزانی هێڵی بەرگری بربەستی یەکسانیشکاند و گۆڵ یەکەمی بۆ هەولێری خاوەن ماڵ تۆمار کرد. نیوە یەکەمی شەر ئەم گۆڵەی لە خۆگرت بوو. لە نیوەی دووەم و لە خولەکی 54 یەحیا هەرێم ئەنجامەکەی بۆ تازە پێگەیشتەکانی نەورۆز یەکسان کردەوە. دوای تەنها 5 خولەک محەممەد دارا گەڕایەوە و گۆڵی دووەمی خۆی و تیپەکەی تۆمار کرد. ئەنجامی یاریتا کۆتایی گۆڕانکایی بەسەردا نەهات و یاری بەسەرکەوتنی تیپی خوار حەڤدە ساڵانی هەولێر کۆتایی هات. ئەمڕۆ یاریمان لەگەڵ یانەوەرشی نەورۆز بوو. توانیمان الحەمدوللا بە ئەنجامی دوو بەیەک ببینەوە لە یانەی نەورۆز. سەرەتا یاریەکی قورس بوو بۆ ئێمە. توانیمان لە گەیم یەکەم هەرزوو گۆڵ یەکەم لەیان تۆمار بکەینەوە. بەڵام گۆلەکەیان گۆل یەکسانیان لە ئێمە کردەوە و ئێمە لە شەوتی دوم توانیمان یاریەکە کۆنتڕۆل بکەین و گۆلی دوم لە نەورۆز تۆمار بکەین. بەڕاستی دەستخۆشی لە یارزانەکانەکەم کە یاریێکی باشمان کرد، بەڵام شانس یاوەرمان نەبوو کە بەڕاستی پاساتێکی باشمان نەکرد. یاریێکی بەڕاستی کۆنتڕۆلی یاریەکەمان کردەوە حتا لە جێمی یەکەم و لە جێمی دووەمیش. وا دیار شانس یاوەر نەبوو، تر خوا گەورەی بۆ یاریەکانی تر و خێری تیابێ ئینشەڵڵا. بەم شێوەیە تیپی خوار حەڤدە ساڵانی یانی هەولێر بە 10 خاڵ پێشەنجی کۆمەڵەکەی گرت. نەورۆزیش بە 4 شکستی بە دوای یەک بێ خاڵە و لە کۆتایی ڕیزبەندا. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.